سەرەڕای ڕاستپاردنی بەرپرسانی قەزای شارە زوور لەلایەن حکومەتی ناوەندیەوە بۆ دابینکردنی بینایەک بۆ کاروباری کارتی نیشتیمانی، بەڵام تا ئێستا بەرپرسانی ئیدارەی قەزاکە نەیانتوانیوە بینایەک بۆ ئەو مەبەستە تەرخان بکەن. لە ناحەی وارماوە زۆرترین هاوڵاتی لە فەرمانگەی شارستانی ئەم ناحەی خۆیان ناونووس کردووە، ئەوەش هۆکارە کە زیاتر لە ناوەندی قەزای شارە زوور پێویستیان بە کارتی نیشتیمانی بێت. بەو پێی دانیشتوانی ناوەندی قەزای شارە زوور لە پێشووتردا دانیشتووی ناوچەکانی هەورامان و پارێزگای هەڵەبجە و ناحەی سیروان و خورماڵ و ناویان لە فەرمانگەی شارستانی ناوەندی قەزای شارە زوور تۆمار نەکراوە. بەڕێوەبەری ناحەی وارماوە دەڵێت لە هەوڵدان بینایەکی فەرمانگەی ڕەگەزنامەی عێراقی کە بەندیەوە ناچڵی جێڕاوە بکرێتە ناوەندێک بۆ دروستکردنی کارتی نیشتیمانی، بەڵام کێشەی بودجەمان هەیە. فەرمانگەی کارتی نیشتیمانی کە بکرێتەوە فەرمانگەیەکی ئیتیحادیە سەر بە وەزارەتی ناوخۆی بەغدایە، هەموو ئیعازێک و هەموو فەرمان و بڕیارێک کە دێت لەوانەوە دێت، بۆیە مەفروزە و قانونی ژوایە منطقی ژوایە کە دەبێ هەموو خەرجی و ڕێکارێکی کردنەوەی ئەم فەرمانگانە لە ئەستی حکوومەتی ناوەندی بێ. بەڵام ئەوان ئێستا بەداخەوە تەنها بڕیارمان بۆ دەنێرن، تەنها بڕیاریان داوە کە لێرە فەرمانگەی کارتی نیشتیمانی بکەنەوە بەبێ ئەوەی هەوڵی ئەوە بن خەرجیەک بۆکردنەوەی ئەم فەرمانگەیە بکەن. بە پێی زانیاریەکانی حکوومەتی ناوەند لە سەرەتای ساڵی داهاتووە کار بە ناسنامەی باری شارستانی و ڕەگەزنامەی عێراقی ناکرێت و پێویستە هەر هاوڵاتیەک کارتی نیشتیمانی دەربکات. بە دوواداچوونمان بۆ کردووە و هەم لەگەڵ پارێزگار و بەڕێزان بریکاری وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەراتی ڕەگەزنامە و باری شارستانی و کارتی نیشتیمانی بە دوواداچوونمان بۆ ئەم بابەتە کردووە. تەنها گرفت لێرە ئێستا نەبوونی بینایەک یا شوێنێکی پێویستە بۆ ئەو بابەتە، چەند شوێنێکی اختیار کراوە. بڕیار وایە بەڕێوەبەراتی ناحێ لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری کارتی نیشتیمانیش قسەی کردووە کە جەنابیان سەردانی ئەم سنوورە بکەنەوە بۆ جارێکی کە بۆ ئەوەی بزانین لێرە بینایەک هەیە کە تایبەتە بە بینای ڕەگەزنامە لەناو سنووری قەزاکە، بەڵام کۆمپانیاکە تەواوی نەکردووە، گرفتی یاسایی و تەواو نەکردنی هەیە کە تەسلیمی حکوومەتی کردوێتەوە. ئێمە هەم بە دوواداچوونمان بۆ ئەوە کردووە و هەم بە دوواداچوونمان بۆ بینای کە ئێستا نفوسی تایە و چەند بینایەکی کەشمان بە اختیار پێداون، بەڵام هێشتا بڕیاری کۆتاییان لێ نەداوە بۆ ئەوەی بزانن کام بینایان بکەینە فەرمانگەی کارتی نیشتیمانی بۆ ئەم سنوورە وەکو سنوورەکانی کە سنوورێکی بەرفراوانە دانیشتوانێکی زۆری هەیە بۆ سنوورەکانی کە کارتی نیشتیمانی هەبێ لێرە. ئەگەر لە وادەیەکی نزیکدا بینایەک لە ناحەی وارماوە بۆ کاروباری کارتی نیشتیمانی دابین نەکرێت، ئەوە شوێنی مامەڵەی کارتی نیشتیمانی بۆ قەزایەکی دیگە دەگواسرێتەوە. ئەمەش گرفتی بۆ هاوڵاتیانی سنوورەکە دروست دەکات. ئەمەش لە کاتێکدایە بڕیارە لە سەرجەم شار و شارۆچکەکانی عێراق فەرمانگەی تایبەت بە کارتی نیشتیمانی بکرێتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.